ئەوەی تا ئێستا گوێبیستە بین شەڕی ئاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتیتر لە سنووری عێراق و سووریا و تورکیادا. لە تورکیا لە ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوو بەدواوە فکرەی دامەزراندنی یاخۆ دروستکردنی 22 بەنداو لەسەر ڕووباری دیزلە و فرات کە 8 بەنداویان لەسەر ڕووباری دیزلە ئەنجام دەدرێت یاخۆ دروست دەکرێت و 14 بەنداویان لەسەر ڕووباری فرات دروست دەکرێت. ئەم جەنگە بە جەنگی ساردیش ناوە برێت یاخود بە جەنگی شینیش ناوە برێت. بەدەر لەوەی کە فکرەی یاخود دروستکردنی بەنداوەکان بۆ کشت و کاڵی و کارەبا بەکارهێنێت و ڕەهەندێکی سیاسیشی لە پشتەوەیەکە ڕەهەندە سیاسەکە ئەوەیە کە بەشێکی ئەو ناوچانەی لە کوردستانی باشووران کە دائەپۆشێن بەڕووبەرێکی ئاوی و جموجۆڵ و چالاکیەکانی هاونیشتیمانیان لەو ناوچانەدا کەم ببێتەوە. لە هەمان کادا ئەو ڕووبارانەی یاخود دیزلە و فرات کە ئەڕژێنە سنووری عێراق و سووریاوە ئەبینین بەهۆی گلدانەوەی ئاوی ئەم بەنداوانە ڕێژەیەکی زۆر بەرچاو کە ئاوی ڕووباری دیزلە و فرات لە عێراقدا کەمی کردووە کە ئەمەش ناوچەی کشت و کاڵی یاخود فراوانی کشت و کاڵی سنووردار کردووە لە ناوچەی میزۆپۆتامیای کۆن یاخود لە ناوچەی نێوان ڕووباری دیزلە و فراتدا. بەم ساڵانەی دوایی ڕێژەی 160 لە ئاوی ڕووباری دیزلە کەمی کردووە و ڕێژەی 160 لە ئاوی ڕووباری فرات کەمی کردووە. لەبەرەوەی ئێمە ئەزانین درێژی ڕووباری دیزلە و فرات زیاتر هەرێکەیان زیاتر لە 1000 کیلۆمەتری لە سنووری ناوچەکانی ڕۆژهەڵاتی و باشووری تورکیا هەڵەقوڵات. ئەمەش زەرەرێکی زۆر بە سنوورەکانی کوردستان و عێراق بەگشتی ئەگەیەنێت، بەڵام لە ڕووی نێودەوڵەتیەوە ئەگەر ئێمە لی بڕوانین هەر ئاوێکی نێودەوڵەتی یاخود هەر ئاوێکی سنووری پێویستە کات ڕێکاری تایبەتی بۆ بگیرێتە بەر لەسەر سێ مستەوە یاخود لەسەر سێ ئاستێکیان جیهانیە، ئاستێکیان ناوچەیە و ئاستێکیان لە نێوان هەردوو وڵاتدا واتە پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتە کە ئەمە ئەبێت لیجانی تایبەت لەلایەنە پەیوەندیدارەکان دروست کرێت بۆ لێکۆڵینەوە دراسەکردنی ورد. بەڵام بەداخەوە ئەوەی کە تورکیا ئەم پرۆژانەی دەستی داوەتەیە کە هەندێک کات بەبێ گوێدانە هیچ بنەمایەکی نێودەوڵەتی و هیچ یاسایەکی نێودەوڵەتی کە بۆ ئاوە سنوورەکان هەیە ئەبینین ئاو گلەیاتەوە و ئاو کەمەکاتەوە و بەنداوی بەردەوامیش بەنداوی زیاتر دروست دەکات. تازەترینیان ئەوەی کە بینیمان بەنداوی ئەلسوو بوو کە کۆمەڵێک ناوچەدا ئەپۆشێت و هەندێک ناوچیان ناوچەی شوێنەواری دێرینن کە زەرەرێکی زۆر بە ناوچە کوردستانیەکانی باکوورەگەیەنێت و هەروەها لەسەر ڕووباری فراتیش بە هەمان شێواز کۆمەڵێک بەنداومان هەیە. ئەم پرۆژەیە بە کۆی گشتی لە ساڵی 2023 ئەبێت لە بەرەو تەواوبوون ئەچێت. هەتا ئەو کاتە ڕێژەی ئاو بەردەوام کەمەکات کە ناو بەناو ئەبینین وەفدی حکوومەتی عێراق و وەفدی هەرێم ئەچنە تورکیا و سەردانەکەن بۆ ئەوەی کە ئاوەکە کەم بکەنەوە. بەڵام ئێمە لە دوجارە 3 مانگ تاخیرمان کرد، 6 مانگ تاخیرمان کرد، ئەو دەسەکات بە گلدانەوەی ئاو بۆ بەنداوەکانی خۆی بۆ کۆکردنەوەی ئاو کەواتە ئەمە ڕێگر نابێت. جەنگێکە ڕوبەڕوومان بۆتەوە ئەبێت لەگەڵ ئەو جەنگایە هەڵبکەین، ئێمەش پلانمان هەبێت، بەرنامەی تایبەتیمان هەبێت و لە ڕووی نێودەوڵەتیشەوە کار بۆ ئەوە بکەین شوێنەوارە دێرینەکانمان پارێزین بە تایبەتی لە کوردستانی باکووردا و هەروەها ڕێکاری تایبەت بگیرێتە بەر لە سنوورەکانە تا ئێمە ناوچە کشت و کاڵەکان، ناوچە دێرینەکان، ناوچە مێژوویەکانمان ژێر ئاو نەکەون و بەرەو زەرەر و زیانی گەورەتر نەچین. کۆی گشتی ئەگەر ئاوی هەموو پرۆژەی گاب کە گلێداتەوە کۆیە کاتەوە زیاتر لە 650 ملیار مەتر سێدا. ئەگەر بەراوردیکەی بە بەکارهێنان و ڕێژەی پێویستی ئاو لە وڵاتی وەکو تورکایە ئەمە ڕێژێکی زۆر یەکجار زۆرترە. کەواتە ئێمە لەم ڕوانگەیەوە ئەگەر تی بڕوانین ئەبینین کە ئەمە ڕەهەندێکی تر فکرەیەکی تر لە پشتی ئەم بەنداوانە هەیە کە ئایا بۆچی تەنها 22 بەنداو لەم ناوچانەیە دروست بکرێن کە لە هەمان کاتا تۆ پێویست بەو ئاوانە نیە. ئەمە جگە لە کارەبا و کشت و کاڵ کە باسمان کرد. کەواتە ئێمە ئەبێ ڕێگری لەو فکرەیە بکەین لە ڕووی نێودەوڵەتیەوە کە هەندێک کات گوێیان بە ڕێکارە نێودەوڵەتەکانیش نایەوە و گوێیان لە لایەنی پەیوەندیداری نێودەوڵەتیش نەگرتووە.